هێرشەکەی ئەمریکا بۆ سەردام مەزرا ئۆتۆمیەکانی ئێران کاردانەوەی جیاوازی لەسەر ئاستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژئاوا لێکەوتەوە بە جۆرێک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیدانەی دەکەن و بەشێک لە وڵاتانی ڕۆژئاواش پشتیوانی دەکەن بە پێویستی دەزانن بۆ ڕێگریکردن لە پەرەسەندنی بەرنامەی ئەتۆمی ئێران. جارێکی تر ئەمریکا بە سەرۆکایەتی ترامپ لە هێرشێکدا دامەزراوە ئەتۆمیەکانی فۆردۆ، نەتەنز و ئەسفەهانی لە ئێران بردومان کرد. هێرشەکەش لەسەر ئاستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژئاوا و جیهان کاردانەوەی جیاواز و دژ بەیەکی لێکەوتەوە. لەسەر ئاستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق، سعودیا، ئیمارات، قەتەر، میسر، عومان، یەمەن، کوێیت، بەحرین، ئوردون و تورکیا هێرشەکەی ئەمریکایان ئیدانە کرد و بە پێشهاتێکی مەترسیدار بۆ سەر ئاسایش و سەقامگیری ناوچەکە وەسفیان کرد. ئەو وڵاتانە هێرشەکە بە پێشێلکردنی سەروەری ئێران دەزانن و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن هەڵوێستیان لەسەر ئەو پێشهاتە هەبێت و بە زووترین کات هەوڵەکان چڕ بکەنەوە بۆ کەمکردنەوەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چارەسەرکردنی کێشەی ئێران بە ڕێگەی دیپلۆماسی. دەشڵێن هێرشەکەی ئەمریکا ڕێگە خۆشکەر دەبێت بۆ پەرسەندنی گرژیەکانی ناوچەکە و بەردەوامبوونی هێرشی لەو شێوەیە گرژیەکان دەگەێنێتە ئاستی نێودەوڵەتی. بە پێچەوانەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک لە وڵاتانی ڕۆژاوا لەوانە فەڕەنسا، بەریتانیا و نەمسا پشتیوانی هێرشەکەی ئەمریکا دەکەن و بە پێویستی دەزانن بۆ ڕێگریکردن لە پەرسەندنی بەرنامەی ئەتۆمی ئێران پێداگریشن کە نابێت ئێران ببێتە خاوەنچەکی ئەتۆمی. داواکاریشن ڕێوشوێنی دیپلۆماسی و لەسەر بنەمای یاسا نێودەوڵەتیەکان بگیرێتە بەر بۆ هێوەرکردنەوەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوانیاندا دەستپێکردنەوەی دانوستانە ئەتۆمیەکانی ئەمریکا و ئێران. رووسیاش ئیدانەی هێرشەکەی ئەمریکا دەکات و دەڵێت ئەو هێرشە ئەمریکا پەلکێشی شەڕێکی نوێ دەکات. دەشڵێت ئەگەرچی ئامانج لە هێرشەکەی ئەمریکا لە ناوبردنی بەرنامەی ئەتۆمی ئێران بووە، بەڵام چەندین وڵات ئامادەن ڕاستەوخۆ وزەی ئەتۆمی بدەنە ئێران. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش لە دوای هێرشی وڵاتەکەی بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران وتی ئێستا کاتی ئاشتیە و پێویستە ئێران لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی لەگەڵ ئەمریکا بگاتە ڕێککەوتن. لە بەرامبەریشدا عەباس ئەراغچی وەزیری دەرەوەی ئێران وتی ئەمریکا هەموو هێڵە سوورەکانی بەزاندووە و دەبێت ئێرانیش بە پێی مافی ڕێگەپێدراویان وەڵامی هێرشەکانی ئەمریکا بداتەوە. جەختیشی کردووەتەوە هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ئێران بەبێ سزا تێناپەڕێت. Room is left for diplomacy. ڕاستەوخۆ دەچینە هەولێر گەیلان سابر پامنێری کوردستانی و زانیاریکی لە لەسەر بابەتێک دەوترێت بەشێک لە بازرگانانی ئۆتۆمبیل لە کاتی هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ لە ڕێگەی ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق لەلایەن ئیسرائیل و هێرشیان کراوە. دەسەر هێرشەکانی ئیسرائیل و ئێران بۆ سرێتتر بەردەوامە بۆیە ئەمانش بەر ئەو هێرشە کەوتون بووی کە زانیاری زیاتر لەسەرم بابەتە بزانین چی بۆ چی ڕووی داوە، ئایا زیانیان بەرکەوتۆ زیانەکان گیانی بوون یا خودمادی بوون و چی ڕووی داوە. حتممەم زانیارن لە گەیلان وەردەگرین. گەیلان سڵاوت لێبێ، ئەم کاتت باشە گەر ئامادەیت و گوێت لە منە زانیاریمان پێ بدە لەسەرم بابەتە. بەڵێ هێوی سڵاو لێبێت بەشێک لەو دیارە بازرگانانەی کە ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان دەکەن لە ئێستادا بەهۆی ئەو شەڕ و ئاڵۆزیە باڵێن بە دروستی بڵم بەهۆی ئەو جەنگەی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل دروست بووە ئەوان تووشی کێشە و گرفت بوونە لە بەندەرەکان لە نێوان وڵاتی ئیمارات بۆ ئێران لە بەندەرەکان بەتایبەت بەندەر عەباس یانی چەندین ناقیلەی بار هەڵگیر ئۆتۆمبیل لەو بەندەرە ماونەتەوە کەس نازانێت چارونسیان چ لەگەڵ ئەوەشدا بازدەوە دەکێتن چەند ئۆتۆمبیلێکی بازرگانانی هەرێمی کوردستان کەوتونێتە بەرهێش ئیسرائیل لە بەندەر عەباس. من دەمەوێت زانیاری زیاتر وەگرم لە نێو پێشنەگاکانی ئۆتۆمبیلی شاری هەولێرم بازرگانێکی ئۆتۆمبیلم لە زانیاری دروستمان لەسەر ئەو بابەتە پێدادکاکەی من سڵاو لێ بێت سوپاس مەندەرفتا ئەگەر پێمان بڵێ ئەو شەڕ و ئاڵۆزەی ئەو وڵاتانە کە ئێستا هەیە ئێوە چ زەرمەند بوونە باز لەوە دەکرێت ئۆتۆمبیلش زۆرتان لە بەندەر عەباس گیری خواردووە زەرروزانەکەی ئێوە بەنمونە چییە؟ بەڵێ سەرەتا بەخێراتتان دەکەم چاوتان ماز دەکەم زەرەر ژیان یەکەم ئەمەینە بەڕاستی
ئێستا ئەمە سیارەمان هەیە لە ناو باخیرێ هەیتمان لە بەندەر عەباس هەیتمان لە ناو ئێرانیش هەیتمان ئەوێ ڕۆژێکە کە لە مینایدایە لە بەندەر عەباسیدایە عەفوو تیارە لێدا بوو سیارەمان ڕەوانی ئێران کردەوە دۆعی 450,000 درهەمی ئیماراتی لەمە کردیە زەریبەی سیارەکەی دانێن باخیرەکەی نزیکەی 12-13 دەفتەر ناچار بندوسان ڕەوانی ئێرانمان کردەوە عین ئەو باخیرە ئێستا سیارەکانمان هەمووی لە بەندەریە و لە ناو ئێرانە لە ئیمارات هەیتمان لە هەموو لایەکی هەیتمان جناوتان چەند ئۆتۆمبیلتان لەو شوێنە گیری خواردووە زیاتر لە 250 ئۆتۆمبیل لە ناو ئێران هەیتمان لە بەندەر عەباس هەیتمان ناو باخیرەش لە ناو مینە ڕاشیدیش هەیتمان لە ئیمارات ئەگەر ئۆتۆمبیلەکان بگەڕێنەوە ئیمارات چ زیانێک دەکەن زیانی یعنی زەرمەندین وەری ئەو وەردەگرتەوە بە زەریبە باخیرەکە زەریبە دەدا ئەمە زەریبە دەن لێندە ڕاگرنەوە مینە هەر زەریبە لێدەستینی ئەو سیارە کە هاتێ لە عێراقاتیا دیسان ناگەڕێتێندەر زۆر زەحمەتە ینی ئێستا کە چارەنووسی ئۆتۆمبیلەکان و باس کرد 250 ئۆتۆمبیلە نادیارە چارەنووسی ئۆتۆمبیلەکان ئەگەر ئەتوو بتەوێ بینێری دەبی برێ ئەم بە خۆم لەسەر میلاج خۆم بینێرە ئەو سیارە کە هات خوانەخواستە تیارە لەو شعن و ناقیلەیدا خوانەخواستە لە بەندەر عەباسدا و لە ڕێ ئەو ناقلێک کە دێت تیارە لێدا ئەو لەسەر میلاج خۆتە هەر شتێکی لێبێ دەبێ ئیلا لەسەر ئەوەی خۆت بینێری مەسئولیاتی خۆت ئەگەنا کەس مەسئولیاتی ناکە زۆر باشە ئەی باس لەوە دەکرا فڕۆکە ینی لە بەشێک لە ئۆتۆمبیلەکانی داوە ئەمەی بازرگانانی هەرێمی کوردستان بوون بازرگانەکانی هەرێمی کوردستان هەندێک برادران جەماعەتی ئاکرێنە شەریکانی ئاکرێ سیارەکانیان زەرمەند بووینە ناقیلە تیارە لێدایە بە شعن و ناقیلەکەەوە سوتایە بە سیارەکانی سەریشەوە وا دیارە لە ڤیددیوەکان حتا ئەو شەر و ئالۆزی هەبی زەرمەند بووینە لە هەموو لایەکی و بازارش ڕاوەستایە کڕین و فرۆشتنی ڕاوەستە ئەمە پێشتەیەکوانە 25 سیارەمە سۆفە هەدە دو سیارەت پێ دەفرۆشە یان نا بە زەبری هەرزانی بازاریش داشکانی کردی هەرزان بووە بەڵێ سوپاسان دەکەم بەخێر سپاس بۆ زانەکان هێمن سپاس دەکەم یەکێک لە بازرگانانی ئۆتۆمبیل لە شاری هەولێر هێڤیۆکو و میوانم ئاماژەی بۆدا کە ینی بازرگانانی ئۆتۆمبیل کە هاوردەی ئۆتۆمبیل دەکەن بۆ هەرێمی کوردستان لە وڵاتی ئیمارات لەوێ بۆ ئێران ئەوان زەرمەندیەکەم بوونە بۆی ئەو شەڕ و ئالۆزیانە بەشێکیان ئۆتۆمبیلەکانیان سوتاوە بەشێکی دیکەشیان ئۆتۆمبیلەکانیان لە وڵاتی ئێران گیری خواردووە و چارەنووسی سەرجەم ئۆتۆمبیلەکانیشان نادیارە گەیلان هەر بژی سوپاس بۆ زانیاریەکانت. جەنگی نێوان ئیسرائیل و ئێران پێدەنێتە 12مین ڕۆژەوە بە بەردەوامین ئیسرائیل هێرشەکاتە سەر ئێران و ئێرانیش وەڵامی دەداتەوە دوێنێ ئەمریکا بە فڕۆکەی بید و هێرشێک لەسەر سێ ناوەندی بەرهەمێنانی چەکی ئەتۆمی یاخود بەرهەمەکانی ئەتۆمی لە ئێراندا ئەویش فۆردۆ و نەتەنز و ئەسفەهان بوون ئەمە کاردانی زۆری بەدوای خۆی داهێنا ئێرانەڵێ وەڵامی کێگلاکەرەوەمان دەبێت ئەمریکا لەژێر ناوی یاخود بە ویتکۆفی ڕاگەاندووە کە لەگەڵ عەباس عێراقچی قسەی کردووە ئەڵێ ئەمە یەک جار بۆ شتە ڕووی داوە واتە ئێمە هێرشمان کرد سەر ئێران جارێکی دیکەمە دووبارە نابێتەوە لەم لاشەوە ئیسرائیل باسێوا کاڵێ ئەگەر عەلی خامنەیی ڕازی بێت یاخود جەنگ کۆتایی پێ بهێنێت ئەوە ئێمە بەدانوستان ڕازی دەبین یاخود بە ئاگربەس ڕازی دەبین هەموو بابەتانە لەگەڵ بەڕێز بەختیار محەممەد چاودێری سیاسی باس دەکەین کاتژنامی ڕاستەخۆ لە کەرکووک و میوانی ئەم کاتژمێری هەواڵن کاک بەختیار نیۆڕۆ باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەبینین کە چی ڕوودەدات و دەتوانین خوێندنەوە بۆ بکەین بزانین لە دوای ئەمانە تاوی ئەم ڕووداوان و ئەم گرژیانی کە ئێستا هەیە چی بە دوای خۆیدا دەهێنێ؟ سپاس بۆ بەڕێستان دیارە بۆ کامەژەتان بۆی کرد جەنگی ڕاستەوخۆی نێوان ئیسرائیل و ئێران پێدەنێتە ڕۆژی 12می کە گەر تەمەشای 12 ڕۆژی ڕابردووی جەنگ لە نێوان ئەو دوو وڵاتەدا بکەین دەبینین کاولکاری و ماڵوێرانێکی زۆری بە دوای خۆی داهێناوە و کاریگەری
لە ڕووی سەربازی ئابووری مرۆیی و سیاسیشەوە هەبووە و ئەم جەنگە بەردەوامبوونی بە دڵنیایەوە کاریگەری گەورەتر و خراپتر لە ناوچەکەدا دێنێتە ئاراوە کە ڕەنگە لە دوجاردا بە ئاسانی نەتوانرێت کۆنتترۆل بکرێت. لە تەواوی ئەم 12 ڕۆژە گەر ببینیت یعنی ئیسرائیل و ئێران تواناکانی خۆیان لایەنێکیان بە فڕۆکەی شەڕکەر و لایەنێکیان بە هێرشی موشێکی تواناکانی خۆیان لەسەر یەک تاقیەکەنەوە بە جۆرە لە جۆرەکان هەردوو لایەن بۆ یەک ڕوونبوونەتەوە لە ڕووی سەربازیەوە لەسەر ئەرزی واقع کە توانە سەربازیەکانیان چەنە و توانن چی بەرامبەر بە یەک بکەن. ئەوەی نوێیە لەم جەنگەدا ئەوەیە هاتنە ناوەی ئەمریکا و پلاماردانی ئەمریکا بۆ سەربنکە ئەتۆمیەکانی ئێران دۆخێکی نوێتری لە جەنگەکەدا هێناوە تا ئاراوە لە ڕاستیە و دۆخە نوێشەوەیە ئێستا ئێران وەک دەوڵەت لە بەردەم کۆمەڵێک ئەگەردایە کە پێویستە یعنی دانێکیان هەڵبژێرێ بەداخەوە بەشی زۆریەوە گەرانەی کە ئێران لە بەردەمیدان ئەگەری خراپن و خراپن لەو ڕووە کە ئەگەریەوە هەیە ناوچەکەمان بە گشتی بەرەگەرەکانی بەردەمی ئێران چیە؟ داوای چی لە ئێران کراوە؟ ئێران دەبێت چی بکە بۆ ئەوەی کە پارێزگاری لە ڕژێمەکەی لە وڵاتەکەی لە هاوڵەتیەکانی و بەر بۆ هێرشانی ئیسرائیلش بگرێ بەسە وڵاتەکەی؟ ئەوە گەرانەی لە بەردەم ئێراندا ئێستایەک لەوانە وەڵامدانەوەی ئەمریکایە لە بەرامبەرەو هێرشی کردوێتە سەربنکە ئەتۆمیەکانی دوو تونترکردنی جەنگە لەسەر ئیسرائیل و وەشاندنی با بڵین موشکی بالستی زیاترە کە ئەوەش لە دەرەنجامدا وڵاتی مەدەنی زیاتری لێ کوژرەوە ئیسرائیلیش کاردانەوەکانی گەورەترە بن و یەکێکی تر لەوە گەرانەی لە بەردەم ئێراندایە ئەوەیە بگەڕێتەوە بۆ سەر مێزی دانوستان و گفتوگۆکردن و ئەمە گەرانە ئەگەرێکی تر هەیە کە ئەمە گەرە لە هەمویان ڕەنگە خراپتر بێ بۆ ناوچەکەمان بەکارهێنانی باڵەکانی ئێرانە لە ناوچەکەدا وەک حوسیەکان و حزبوڵای لوبنانی گروپەکانی عێراق و تێوەگلانی ئەم وڵاتانە لە جەنگدا و فراوانترکردنی ڕووبەری جەنگ لە ناوچەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەگەری هەیە بتوانێت دۆخی کاریگەر و گەورە بکاتە سەر هەموو ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەمە گەرانە هەمویان ڕەنگە خراپ بن بۆ ئێران. ئێمە نازانین ئێران ئێستا لە ئێستادا ئەوەی لە میدیاکانەوە بڵاوێ کاتەوە ئێران قسە لەسەرەوە کە ئەگەری هەیە وەڵامی هەبێ بۆ هێرشەکەی ئەمریکا وەڵامی ئێران بەختێرباسەوە کاڵێمە وەڵامێکێک لاکەڕەوەمان دەبێت بۆ هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێمە ئەوەتە بەسەر ئێران. وەڵامەکانی ئێران بۆ سەر ئەمریکا بریتین لە کۆمەڵێک ئەگەر و ئەوانش کۆمەڵێک خیاراتە خەنە بەردەست ئێران بۆی وەڵامی هەبێ. یەک لە وەڵامانەوەیە کە بنکەکانی ئەمریکا لە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراق و کۆیت و قەتەر و ئەو ئیمارات بکاتە ئامانج کە توانە بالستیەکانی ئێران توانایەوەیانەیە لە ڕاستیدا بەڵام دەرەنجامی ئەم هێرشە چیە بێ من پێم وایە زۆر خراپە بێ هەم لەسەر ئێران هەم لەسەر تەواوی ڕۆژەڵاتی ناوەڕاست. خراپە بێ واتە چی بەسەر بێت؟ پێشبینیەکەی کاک بەختیار یاخۆت خوێندنەوەکانت چۆنن لەسەر ئەم بابەتە؟ تەسەورە کرێ بۆ نمونە ئەم گرژی و ئاڵۆزیە بە جۆرێک پەرەپسێنێکە سەر بکێشێ بۆ جەنگی جیهانی سێم چکە ئەم پۆینتێکێکە لەو پۆینتانی بەڕاستی خەڵک لێ ترسێ. باوەڕم نییە ئەم شەڕە سەر بکێشێ بۆ جەنگی جیهانی سێم بەڵام باوەڕمەیە ئەگەر ئێران پەلاماری با بڵین بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بداتوە ئەگەر ئەو پەلامارانە کاریگەریان هەبێ و زیان بە سوپای ئەمریکا بگەێنن بە دڵنیاییەوە ئەو کات بابەتی دانوستانن بە تەواوی کۆتایی دێوەک بژاردەیەک و بابەتی سەرکەوتن و سەرنەکەوتن ڕوخاندنی ڕژێمی ئێران و نەڕوخاندنی دێتە ئاراوە. بۆی پێم وایە فراوانکردنی جەنگ لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ماڵوێرانی زیاتر ینی با بڵین بارودۆخی ئابووری قورستر بۆ ناوچەکە دێنێ و خەڵکی مەدەنی زیاتری شە بنە قوربانی. یەکێکی تر لە بژاردەکانی ئێران کە توانێت ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە پێیەوەیە گەروی هورمز دابخات یان گەروی بابلمەندەب لە ڕێ حوسیەکانەوە دابخات کە پێم وایە خیاریان خیارێکی زۆر قورسترە هەرچەند پەرلەمانی ئێرانی قسەیان یانی ئەو خیارەیان گفتوگۆ لەسەر کردو و ڕێگەیان داوە بە ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندێ باڵاکانی ئێران ئەگەر بیەوێ گەروی هورمز دابخات بەڵام گەروی هورمز داخستنی تەنیا زیان بە ئەمریکا و ئیسرائیل ناگەێنێ لە ڕاستیە زیان بە تەواوی وڵاتانی ناوچەکە گەێنێ و گرانیەکی گەورە دێنێتە ئاراوە
بە تایبەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لە وڵاتانی کە زیانبەندی هەرە گەورە بێ دەوڵەتی عێراقا و ئەمریکا لە ڕووی ئابووریەوە زیانی گەورەیە بێت چکە نرخی نەوت بە ڕێژەیەکی زۆر گەورە بەرزە بێتەوە بۆیە داخستنی گەروی هورمز یعنی ماڵوێرانی گەورەتر بۆ ئێران دێنێت تەسەورەکەم و تعاتوفی زیاتر بۆ بەرەی ئیسرائیل و ئەمریکا دروستەکە لە جیهانە و ئەو کات یعنی جەنگەکەەوەندە فراوانە بێ بە تەسەورم دانوستان ناتوانێت ڕای بگرێت بۆیە قەناعەتم وایە ئەمەلی دانوستان هەیە کاک بەختیار ئەگەری ئەوە هەیە یاخود ئەمەلی ئەوە هەیە ئێران بچێتە سەرمێزی گفتوگۆ و دانوستانەکان لەگەڵ ئەمریکادا جەنگ هەمیشە کۆتاییەکانی دانوستانە و ئەوەی چارەسەریەکە جەنگەکە نییە چارەسەرەکە لە دواقۆناغدا هەر دانوستانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێستادا بەرگەی شەڕێکی گەورەی ماڵوێرانکەر ناگرێ بە ڕای من ئەوە شەڕە ماڵوێرانکەرە بێتە هۆی کوژرانی خەڵکی زیاتر ڕەنگە گەری هەڵوەشانەوەی کۆمەڵک وڵاتی لێ بکەوێتەوە ڕەنگە یعنی شتی زۆر گەورە و خراپی لێکەوێتەوە کاریگەری ڕاستەوخۆ لە سەرابووری جیهاندانێ کاریگەری لەسەر تواناکانی ئەمریکا دانێ لەوەی کە بتوانن وەکێزی یەکەم لە جیهانە بمێننەوە چونکە بێ بیرمان نەچێ سین و رووسیا ینی بە تایبەتی سین ئەوان دژبەر و ڕکابەری زۆر گەورەی ئەمریکان لە ڕوویابووریەوە بە تایبەتیش چین بۆیە ئەمریکا وەم سینناریوانەی لە پێشچاوە ئێستا ئەوەی هەیە بەڕای من خیارێکی باشە بۆ ئێرانیەکان دەستبەرداری بەشێک لە بەرنامە ئەتۆمیەکەیان ببن و بەشێک لە بەرنامە بالستەکەیان ئەتوانن لە ڕێی دانوستانەوە کۆمەڵێک امتیازیش بەدەستبێنن کە ڕەنگە ئێران وەک دەوڵات و ڕژێمی کۆماری ئیسلامی وەکەم ڕژێمەی ئێستا هەیە بمێنێتەوە و بتوانن لە ڕووی ئابووریەوە جارێکی تر خۆیان ڕێک بخەنەوە و بتوانن بەعاشتی لە ناوچەکە لەگەڵ وڵاتانی تر بژین بەڵام شەڕ دەرەنجامەکەی خراپە بێت باش کاک بەختیار ستیڤ ویتکۆف بە عراقچی وتووە ئەباس عراقچی وتوە توێتی ئەمەی کە ڕووی داوە ئەمریکا هێرشکرۆتە سەر ئێران یەک جارە و دووبارە نابێتەوە دەکرێت متمانە بەم قسەیە بکەین و ئەوەی کە خوێندنەوەی بۆ دەکرێت بۆ ئەم قسەیە چییە؟ واتە تەنها ویستوێتی بۆ نمونە کاتێکی فشار بەرامبەر بە ئێران بەکاربێنێت بە جۆرێک لە جۆرەکان بیترسێنێ مۆزوعەکە چییە لێرەیە؟ نا خۆی لە ڕاستی ئەمریکاوەی پێویست بوو بیکات لە ئێران کردی تەواو هیچ مهمەیەکی تری نەماوە تەنیاوەنە بە ئیسرائیل بپارێزێت چونکە ئەوەی داواکراو بوو لە ئەمریکا لەلایەن ئیسرائیلەکانەوە و فشاری گەورەیان نەخرایە سەرکە پێویستە ئەوە ئەنجام بدەن لێدان بوو لە بنکەی تۆمی فۆردۆ بە تایبەتی چونکە بنکەی نەتەنز و ئەسفەهان نەکرا ئیسرائیلەکان خۆیان لە ڕێگای فڕۆکەی F-35ەوە لێی بدەن و بۆشیان نەکرا تێکی بشکێنن بەڵام بنکەی تۆمی فۆردۆ یعنی بە پێی موقعی جوغرافیەکەی و ئەوەی بوونی لە ژێرزەویدا بۆ ئیسرائیلەکان مەحاڵ بوو بتوانن هیچ زیانێکی ئەو تۆی پێبگەێنن بۆیە داواکراو لە ئەمریکا لەلایەن ئیسرائیلەوە ئەوە بوو کە پێویستە فڕۆکەی B2 بەشداری لەم جەنگە بکات و بنکەی فۆردۆ بردومان بکات و ئەمریکاوەی ئەنجامدا ئێستاوەی ماوەتەوە بریتە لەوەی ئەمریکا باوەڕ ناکەم جاری دووەم بێتەوە و دەستوەردداتەوە شەڕی ئێران ئیسرائیل یعنی ئەو مهمەیەی بە ئەمریکا سپێردرابوو دووشتە لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی تەکنیکی و هەواڵگریەوە هاوکارە لەگەڵ ئیسرائیل و لە ڕووی سەربازیشەوە ڕاستەوخۆ بەشداری کرد و بنکەی فۆردۆی لە نێو برد کەواتە ئێستا ئەوەی ماوەتەوە ئێرانیەکانن چی بڕیارێکەدەن ئێرانیەکانیانەوێ ڕاستەوخۆ ئەمریکیەکان بکەنە دوژمن و یان شەڕکەری ڕاستەوخۆی بەرامبەر بە خۆیان و پەلاماریان بدەن یان ئێرانیەکان لەو پەلاماری ئەمریکیەکان خۆشە بن و داکەی دڵیان بە ئیسرائیل ئێرانە ئێران قەراردا ئەم جەنگە بۆ سەدیا خۆت بەردەوام بێت ئەگەر بۆ منە ئێران وەڵام نەداتەوانێ دەکرێت ئەم کێشانە بوەستن ئەم جەنگە بوەستێ ئەگەر ئێران وەڵامی ئەمریکا نەداتەوە ئەم جەنگە ئەگەری وەستانی بەرزترە بێتەوە و ئەگەری دانوستان بە شێوەیەکی جدیتر دێتە ئاراوە و ئەگەری ئەوەش هەیە ئیسرائیلیش لە ئێستەیە بە جۆرێک لە جۆرەکان قەنەعەتی وابێ کە ئامانجەکانی کە ئەیویست لە ئێران بەدیان بێنێ بەشێکی باشی بەدیهێناوە و ئێستا جۆرێک لە دڵنیایی بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیش دروست بووە کە ئێران ئێستا دوورە لەوەی بتوانێت چەکی ئەتۆمی دروست بکات چونکە بنکە ئەتۆمیەکانی تقریبەن لە نێو براون ئەوەی ماوەتەوە ینی یۆرانیۆمەکەیەتی یۆرانیۆمەکەش
لە خۆیەوە نابێتە ینی چێکی ئەتۆم بۆیە ساڵانێکی دوور و درێژ ئێستا کەوتۆتە نێوان ئێران و چێکی ئەتۆمیەوە ڕەنگە لەم ساڵانەیە بتوانرێت لە ڕێی دیالۆکەوە قەنەعەت بە ئێران بکرێتکە و بەرنامە ئەتۆمیە واز دێبێنێ و لە بەرامبەریشدا وڵاتانی ڕۆژاوا جۆرێک لە کرانەوە و هەندێک لە لادانی ئەو گەمارویانەی لەسەر ئێران هەیە لای بەرن و ئێران بتوانێت وەک دەوڵەتێک کە دەوڵەتێک بێ دەستی لە دروستکردنی ئاشتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بێ بەردەوام بێ لە بنەڕەتا خۆی ئەوەی هەیە تەنیا بابەتەکە ئێران و ئەم جەنگە نییە خۆی پلانەکە بریتیە لەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ینی ژانی لە دایکبوونێکی نوێیە ئەو شکڵەی ڕۆژهڵاتی ناوەڕاست کە 100 ساڵی ڕابردووە هەبوو بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری گەورەی تێداکرێ یاریکەری سەرەکی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕێک کە تا ئێستا دوو هێزی گەورە بوون هەم ئێران و هەم تورکیا ڕۆڵی گەورە و محوەریان لەم ناوچەیە بینی ئەوە بە تەسەورم بە شێوەیە لە شێوەکان لاوازە بێ یانەوە کۆتایی دێت تەنانەت دەسوەردانەکانیان لە وڵاتانی تر کەمە بێتەوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاریەک لە شکلی سیاستکردن و ژیانکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕێت. باش کاک بەختیار ئیسرائیل ئەڵێت ئەڵێ ئێمە ئامادە ئەگربەستین و ئەگربەستی ڕدەگەێنین ئەگەر عەلی خامنەیی کۆتایی بە جەنگ بهێنێت کەواتە ئیسرائیل لەکوێدا چاوەڕێ ئەوە کات کە بە نمونە ئیسرائیل ئێران کۆتایی بە جەنگەکە بهێنێت لە کاتێکا خۆی دەستی پێ کردووە. بابەتەکە ئەوە ڕەنگە خوێندنەوەی سیاسی زیاتر لە پشت ئەو وتەی یان ئەو بانگەوازی ئیسرائیلەوە هەبێ لە ڕاستیە ئیسرائیلەکان وەکوتم پیان وایە بەشێکی باش لە ئامانجەکانیان پێکاوە و ئێستا ئێران بۆ بە تایبەتی خودی ڕابەر ئایەتوڵا عەلی خامنەیی ئەگەر بڕیاری دانوستان لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بدات ئەوە یعنی بە جۆرێک لە دۆڕانێکی گەورە بۆ ئێرانیەکانە ژمارەکرێ و ئایەتوڵا خامنەیی پێویستە و پێکەژارە بخواتەوە کە کاتی خۆی ئیمام خومەینی باسی کرد لەگەڵ عێراقدا بۆیە بە تەحدید ئیسرائیلیەکان ئەڵێن عەلی خامنەیی پێویستاوە ڕابگەێنێ چونکە ئەگەر عەلی خامنەیی داوایەوە بکات کە بفەرمون با گفتوگۆ بکەین بە جۆرێک لە شکست و خۆ بەدەستەوەدان بۆ لایەنی ئێرانی دێتە ژمارکردن قەنەعەتم نییە مە بەم جۆرە ڕوو بدات چونکە ئێرانیەکان نابێ ئەومان بیر بچێ و توانە سەربازیەکانیان لە یعنی لە 12 ڕۆژی ڕابردوودا تقریبان بۆ بەرچاوی جیهان بە تەواوی ڕوون بووەوە ئێرانێکێکە لە وڵاتانی کە ئاسان نییە جوگرافیایکی گەورەی هەیە میلەتێکی عەزیمی هەیە و خاوەن عەقیدەیە بۆیە ئێرانیەکان بە پێی مێژووی کولتوری خۆشیان بە تۆزێک بە عینادی ناسراون ئاسان نییە بەڕێی من ئەو بابەتە بکەن هەوڵە دەن درێژە بە شەڕ و فشار بکەن بۆەوەی بەلانی کەم لە زیانەکانیان لە نیوە بش بگەڕێتەوە بۆ ئەوان باشە بەڵام ئێستا ئەتوانین بڵێن یعنی ئێران توانای سەربازی گەورەی هەیە و خۆ بە دەستەوە نادا بە ئاسانی و لە ڕابردووشا بینیمانیانی لە دوای کەمتر لە 24 سعات لە هێرشی لە ناکاوی ئیسرائیلیەکان بۆ سەرێران ئێرانیەکان توانیان خۆیان بگرنەوە و هەموو فەرماندە سەربازیەکانی ڕیزی پێشەوەیان کوژرا لە کەمتر لە 24 سعاتا خۆیان گرتەوە و توانیان پەلاماری پێچەوانە دەست پێ بکەن کەواتە بۆمان دەرەکەوێت ئێرانیش وڵاتێکی ئەوەندە ئاسان نییە یعنی لە بەرامبەری شالایەنەکەی تر بە پشتیوانی ئەمریکا و ئەوانە دیسان ئاسان نییە بۆیە بە نەتیجە باشترین بژاردە ئەوەیە کە شەڕ ماڵوێرانیە و گفتوگۆ و دانوستان باشترین بژاردە. زۆر باشە کاک بەختیار سپاس بۆ تەواوی سانیێرەکان زۆر سپاس بۆ بەختیار محەممەد چاودێری سیاسی کاتژنەبێ ڕاستەخۆ لا کەرکووکەوە میوانی ئەم کاتژمێرەی هەواڵ بوون زۆر سپاس. کۆرەی باکوور و رووسیا و چین هێرشەکانی ئەمریکا بۆ سەردام مەزراوە ئەتۆمەکەی ئێران هێدانە دەکەنەوە بە پێشێلکردنی سەروەری ئێران ناوی دەبن. وەزارەتی دەرەوەی کۆرەی باکوور لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردوێتەوە بە توندترین شێوە ئیدانەی هێرشە ئاسمانەکانی ئەمریکا بۆ سەردام مەزراوە ئەتۆمەکانی ئێران دەکەن و پێیان وایە پێشێلکاریەکی مەترسیدارە بۆ سەر سەروەری ئێران و بەڕژەوەندەکانی
کۆرەی باکوور ڕەخنەی توندی شیاڕاستەی ئیسرائیل کردو بە پێشێلکردنی سەروەری ئێران تۆمەتباری کردووە. لەلایەکی دیکەشەوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتۆیەکردوەکاندا نوێنەرانی چین و رووسیایی دانەی هێرشی ئەمریکایان بۆ سەردا مەزراوە ئەتۆمیەکانی ئێران کردووە با پێشێلکردنی پەیماننامی نەتۆیەکردوەکان و یاسا نێودوڵەتیەکان و سەروەری ئێران ناویان بردووە. هەرێک لە رووسیا و چین و پاکستان ڕەشنووسی بڕیارنامەیەکیان پێشنیاز کردووە و داوای ئاگربەسی دەستبەجێ و بێمەرجەکان. سەبارەت بە دوایین پێشاتەکانی نێوان ئیسرائیل و ئێران ئەمڕۆ لەسەر ئاستی جیهان چەند کۆبوونەوەیەکی گرنگ بەڕێوە دەچێت. بەپێی ڕاگەنراوێکی کۆشکی سپی ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ تیمی ئاسایشی نەتۆیەکردوەکاندا کۆ دەبێتەوە بۆ تاوتوێکردنی ئەنجامی بۆردومانەکانی ئەمریکا بۆ سەر ئێران و لە ئیسرائیلیش ئەنجومەنی ئاسایشی سیاسی بچووکراوەی وڵاتەکە کۆ دەبێتەوە. هەر سەبارەت بە دوایین پێشاتەکانی جەنگی ئێران و ئیسرائیل ئەمڕۆ لە مۆسکۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لەگەڵ عەباس ئاراغچی وەزیری دەرەوەی ئێراندا کۆ دەبێتەوە. لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپاش ئەمڕۆ وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە بڕۆکسل کۆ دەبێتەوە تاوتوی ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن. بەپێی ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی تێبینی ئامادەکاریەکی کردووە بۆ هێرشکردنە سەر بنکەکانی لە عێراق و سووریا. بەپێی راپۆرتی کە ڕۆژنامەی نیویۆرک تایمز لێپرسراوانی سەربازی و هەواڵگری ئەمریکا چەند بەڵگەیەکیان دەستکەوتووە کە ئامادەکاری دەکرێت بۆ هێرشکردنە سەر بنکەکانی ئەو وڵاتە لە عێراق و سووریا وەش لە وەڵامی هێرشەکەی ئەمریکا بۆ سەربنکە ئەتۆمیەکەی ئێران. ڕۆژنامەکە ئاماژەی بۆ شتاوە لێپرسراوانی عێراق هەوڵی جدی دەدەن بۆ هێورکردنەوەی گروپە چەکدارەکان لە ئەنجامدانی هەر کردەوەیەک بۆ ئەوەی ڕەوشەکە ئاڵۆزی زیاتری تێنەکەوێت. بۆی ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا هۆشداری دەداتە هاوڵاتیەکانی لە سەرتاسەری جیهاندا و وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردوێتەوە. بەهۆی ململانی نێوان ئیسرائیل و ئێرانەوە شڵەژان لە جوڵەی فڕۆکەوانی و واگەشتەکاندا دروست بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەری هەیە خۆپشانداندژی ئەمریکیەکان و هاوڵاتی ئەمریکەکان لە دەرەوەی وڵاتەکە دروست بێت و داوای کردووە هاوڵاتیان ئەمریکا لە سەرتاسەری جیهان بە هۆشیاریەوە مامەڵە بکەن لە ڕاگەنراوەکەدا باس لە دەستوەردانی ئەمریکا لە ململانی نێوان ئیسرائیل و ئێران کراوە کە یاخۆ نەکراوە کە چەند دامەزراوەی ئەتۆمی ئێرانی کردوتە ئامانج و ئەو هەنگاوەش نیگەرانی توندی تارانی بەدوای خۆی داهێناوە و لێپرساوانی ئێران دووپاتیان کردوتەوە کە سزای توندی دەبێت. پەرلەمانی ئێران ڕەزامەندی داوە لەسەر داخستنی دوورگەی هۆرمز و چاوەڕوانە ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتۆی ئێران بڕیارەکە پەسەند بکات. بەپێی میدیاکانی ئێران دوای هێرشەکەی ئەمریکا بۆ سەردا مەزراوە ئەتۆمیەکانی ئێران پەرلەمانی ئەم وڵاتە ڕەزامەندی لەسەر داخستنی گەڕی هۆرمز داوە، بەڵام چاوەڕوانی ڕەزامەندی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێرانە بۆ ئەوەی بڕیارەکە پەسەند بکات و ئیسماعیل کەوسەری جێگری فەرماندەی سوپای پاسداران ڕایگەیاندووە پرسی داخستنی گەڕوی هۆرمز لەلایەن سوپاوە و هەموو بژاردەکانیشیان لە بەردەستدان و ئەگەر پێویست بکات بڕیار دەدەن. گەڕوی هۆرمز یەکێکە لا گرنگترین ڕێڕەوە ئاویەکانی جیهان لایەن چەند وڵاتێکەوە بۆ هەناردەکردنی بەرهەمە نەوتیەکان بەکاردەهێنرێتەوە. لە بەرامبەریشدا مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە داوا لە چین دەکات ئێران ڕازی بکات لە داخستنی گەڕوی هۆرمز و پاشگەز بێتە وتیشی واشنتن بۆ ڕێگری لە داخستنی گەڕوی هۆرمز بژاردەی زۆری لە بەردەستدا، بەڵام داوا لە چین و ئەو وڵاتان دەکات کە کاریگەریان لەسەر ئێران هەبێت و ئەو وڵاتە پاشگەز بنەوە لە داخستنی گەڕوی هۆرمز و چونکە هەنگاوێکی لەو جۆرە ڕاگەیاندنی مەرگیا بووری ئێرانە. ئێران زیاتر لە 70 ساڵە سەرقاڵی بەرنامە ئەتۆمیەکەیەتی و لە سەرەتاشەوە ئەمریکا باڵپشتی دەکرد، بەڵام لەگەڵ ڕوخانی دەسەڵاتەکەی محەممەد ڕەزا شا ناکۆکی کەوتە نێوانیان و ئەمریکاش هاوکاریەکانی بۆ ئێران ڕاگرتەوە. لە سەرەتای ساڵەوە 2000 یاخۆ لە سەرەتای ساڵەکانی 2000ەوە ئێران دەستیکرۆ بە پیتاندنی یۆرانیوم و ئەوەش جێگەی نیگەرانی بەردەوامی ئیسرائیل و ئەمریکا بووە تا ئەو کاتەی کار لە کارترازا و ئەمریکا لە ماوەیەکی کەمدا ڕزگەکەی تارانی کردەوە بەخوڕی.
حکوومەتی ئێران ماوەی دەیان ساڵە سەرقاڵی پیتاندنی یۆرانیۆمە بابەتەکە وەک چیرۆکێکی لێهاتبوو ئیسرائیل و ئەمریکا بەردەوام باسییان دەکرد و ترسیان هەبوو لەوەی تاران ببێت بە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ڕەنجی چەند ساڵەی ئێران لە چەند سەعاتێکدا بەهۆی بردومانی ئەمریکاوە بەباچوو مێژووی چیرۆکی پرۆگرامی ئەتۆمی ئێران دەگەڕێتەوە بۆ ساڵی 1950 ئەمریکا و ئێران ڕێکەوتنێکیان کرد لەسەر تەکنۆلۆژیا و پرۆگرامی ئەتۆمی لە سەردەمی محەممەد ڕەزا شا پەهلەوی و لە ساڵی 1970 پەرە بە بەرنامە ئەتۆمیەکەی تاراندرا بە پاڵپشتی ئەمریکا. لە ساڵی 1970 شۆڕژدژی محەممەد ڕەزاشا دەستی پێکردو لە 16 ئەو ساڵەدا محەممەد ڕەزاشا هەڵهات و خومەینی هاتە سەرتەخت لەو کاتەوە ئەمریکا هاوکاریە ئەتۆمیەکانی بە یەکجاری بۆ ئێران ڕاگرت و پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ تاران پچڕاند و دۆناڵد ڕیگن سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا ئێرانی بە وڵاتێکی پشتیوانی تیرۆر لە خەڵەمدا لە ساڵی 2002 ئەمریکا ئاشکرای کرد نیگەرانە لە هەوڵەکانی ئێران بۆ بەدەزێنانی چەکی ئەتۆمی کە لەو کاتەدا پشکنەرانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی پاژماوەی یۆرانیۆمی پیتێنراویان دۆزیەوە و وڵاتانی ئەوروپا ناڕەزاییان دەربڕی دوای ئەو بابەتە ئێران ڕازێ بوو پیتاندنی یۆرانیۆم هەڵپەسێرێت بەڵام چەند ساڵێک دواتر و مەحموود ئەحمەدی نەژاد دەسەڵاتی گرتە دەست و لە سەردەمی ئەودا تاران دەستی کردەوە بە پیتاندنی یۆرانیۆم بە بێگەڕانەوە بۆ ئاژانسەکە لە ساڵی 2015 و لە سەردەمی ئیدارەی باراک ئۆباما ڕێکەوتنێک لە نێوان ئێران و وڵاتانی 5 کۆیەکدا ئیمزاکرا لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی تاران کە پێک هاتبوون لە ئەمریکا و بەریتانیا و رووسیا و ئەڵمانیا و چین و فەڕەنسا بە ئامانجی سنووردارکردنی ئەتۆمی ئێران و هەڵگرتنی بەشێک لە سزا سەپێنراوەکان. لە ساڵی 2010 ترامپ کشانەوەی ئەمریکای لە ڕێکەوتنەکە ڕاگەیاند و وتی سزای نوێ بەسەر ئێراندا دەسەپێنێت چونکە ڕێکەوتنەکە ڕێگە بە تاران دەدات ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. لە ساڵی 2019 سوپای پاسدارانی خستە لیستی تیرۆرەوە. لە مانگی 6 2019 ئێران بڕیاریدا پابەندی ڕێکەوتنی ئەتۆمی نەبێت و پەرە بە پیتاندنی یۆرانیۆم بدات. لە ساڵی 2020 لە ئیدارەی بایدن چەند خولێکی دانوستان لەو بارەوە لە نەمسا بەڕێوە چوون بەڵام نەگەشتنە ڕێکەوتن. بەپێی راپۆرتێکی ئاژانسی وزەی ئەتۆم لە سەرەتای ئەم مانگەدا ئێران ئاستی پیتاندنی یۆرانیۆمی گەیاندبووە ڕێژەی لە 160 و چەند مانگێکی مابوو بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی. لە سیانزەی ئەم مانگەوە ئیسرائیل هێرشی بۆ سەر بەشێک لە بنکە ئەتۆمیەکانی ئێران و بەرنامە موشکەکەی ئێران دەست پێ کرد تاو کاتێ ئەمریکا بۆ هێرشکردنە سەر بنکەی ئەتۆمی فۆردۆ بەدەم داواکاری ئیسرائیلەوە هات و کارەکەی ئەنجامدا. کەنەکە داوا لە گەلی کوردەکات هەوڵ بدەن کورد نەبێتە لایەنێکی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و کۆنسێ بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە ڕاگەیەنراوێکی سەبارەت باڵوزەکانی نێوان ئێران و ئیسرائیل و مەترسیەکانی لەسەر کوردستان و بڵاو کردوتەوانێ و ئاماژەی بۆ کردووە. گەلی کورد لایەنێکی ئەو شەڕانیە و دەبێت هەوڵ بدرێت نەبێتە لایەنێکی شەڕەوە لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوەکە داهاتووە ئەو شەڕە تا دێت گەورەتر و بەرفراوانتر دەبێت. بابەتەکە لە پرس و کێشمی نێوان دوو وڵاتەوە بۆتە پرسێکی نێودوڵەتی جیهانی وەکو گەلی کورد دایانەوێت هەموو کێشە و ئاڵۆزەکانی هەرێمەکە با دیالۆگ و ئاشتی چارەسەر بکرێت و ئاماژەی بۆش کردووە ئەو ڕەوشەی ئێستا هەیەی بەرهەمی پەیمان نامەکانی سایکس پیکۆ و لۆزانە کە ئێستا بەرەوە هەڵۆشانەوە و گۆڕان دەڕوات و ڕاشیگەیاندووە لە ئەنجامی ئەو شەڕدا دەکرێت نەخشەی ناوچەکە بە تەواوەتی بگۆڕێت و لە ئێستاشدا یەکگرتووی ناوماڵی کورد زۆر گرنگە و لەم کاتەدا و لەو ساتەوە پێکەوەی کە لەم کات و ساتەدا پێکەوە لە دانوستان دابن و یەک ڕێزینەوە خۆیان پتە بکەن. بۆ زانینی ڕاستی و دروستی زانیاریەکان بۆ گەیشتن بە وردەکاری ڕووداوەکان کورسات نیوز بکە بە سەرچاوی یەکەمت لە سەرجەم پلاتفۆرمەکانی کورسات نیوزەوە بەردەوام بینەری هەواڵ و زانیاری نوێبە. کورسات نیوز زۆرترین زانیاری. بۆی تۆبارانەکانی سوپای تورکیا و ماوەی 4 ڕۆژە ئاگر لە چیای گارەکەوتۆتەوە. ئەم زانیاریە نەمان هەیە. دڵدار عارف پامنێری کورسات نیوز ڕاستەخۆ قسەمان بۆ کات لەسەر ئەم بابەتە. دڵدار سڵاو لە بێنیۆڕۆ باش پێم بڵێ تورکیا بەردەوامە لە تۆبارانکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەمەی کە هەیە ماوەی 4 ڕۆژە هیچ هەوڵ نەدراوە بۆ نمونە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت لایەنی توێندیدار ئاگادار بکرێتەوە لەم بابەتانە چی هەیە؟
بله دیارم بردوام سوپای ترکیه دور آمدی بردومان دکب تایبتی گندین دور برگاره دوران هلی کو کبن روشلات قضا آمدیه هم باشور قضا آمدیه کو بردوام اف دور دهنه بردومان کردن لی چوار روزه بردوامی دوران هلی تایبتی دور برگاره زنجیره گاره به دجواری دهت بردومان کردن یعنی اول پشمن دیار زنجیره گاره یعنی چهار روزه آگر به و زنجیره گاره کتیه هرچند حوالهاتی ندان کو هن جهان آگر بهت کنترل کردن کو خلک دور یعنی یا شیان توان ده کو اف جه نزیک شیان تاراده که هن جهان کنترل بکن جبو هند زیادتر اف آگر برفرهتر لینا بیته لینا هتن لی دیار اف جه دیتر ین دیردست کو شنبجین شیان حولاتیانین یعنی گلک اف جای کی آسه یعنی زحمت اف آگر بهت کنترل کردن اجبر هنده یعنی اف جه ودنها آگر به وقت دیار جید جاف که کامیرا ده بها دهت دیار کردن اف جه یعنی شین بجید آسینه حتی نه اف جه نهاتینا کنترل کردن اجبر هنده یعنی اف دورم شین بجین رژه کازور یا درستان و دوره رازوباغ خلکی و دوره هاتینا سلطان یعنی دوره برای گاره هم شین بجین ج 29 گندان پیک دهتن زیادتر ج 20 گندن و دوره جول کرینه یعنی اف گنده هاتینا جول کردن کی داخلك داخاز دکتن کو قصدوان گندیر خوب کد جبو هنده هم جیر و جیارا گندواری دست بکد هم بو هنده کار جوتیاری دست بکدن یعنی خلک با امید بو کو بشتی دست بکنا پروسا آشتی کو خلک وگر نظر گندین خو جوهوارین خو دیار هر تو باران الوی دوره یا بر دوامه یعنی همشین بجین همی دم سپیدی حتی دم شفت و باران سر دوره آمیدی بگشتی یا بر دوام تایبتی دوره برگاره و دوران هله یعنی حتی نهاجی اف آگره بردام کود افریقا دبیتا روزا چاره تو باران و دوره یا بردام و آگرجی حتی نها بشکا زور یا و دارستان و دوره و نهاتیا کنترل کرد بله سپاس بۆ زانیاریەکانت دەست خۆشماندوو نەبی سەری کاژمەر بۆ پرسی ڕۆژەگەڕێنەوەیەکێک لەو بابەتانی کە سەرنجمان لەسەرێتی ئەم جەنگی نێوان ئیسرائیل و ئێران و کاریگەریەکانی لە ناوچەکەدا و ئەوەی کە ڕووی داوە چی هەیە بە دواشیدا چی ڕوو دەدات سەری کاژمێرەگەڕێنەوە